ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان زۆر بەبایەخەوە لەم پرۆسەیە دەڕوانین، پرۆسەی ئاشتەوایی، پرۆسەی ئاشتی لە تورکیا لە نێوانی دەوڵەتی تورکیا و لە نێوانی پەکەکەدا ئومێدەوارین کە سەر بگرێ، ئومێدەوارین کە هەردوو لە بە وریاییەوە، بە هۆشداریەوە، بە هۆشیاریەوە هەنگاوی بۆ بنێن هەروەکو کە جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە پایامێکدا بۆ بۆنەوە پێشتر ڕایگەیاندبوو کە پێویستە وریابن لەوەی کە ناحەزانێک دەستی خراپ تێکەڵاوی ئەم قەزیە نەبێ، ئەم پرسە نەبێت سەرکەوتوو بێ. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە لە پرسە نەتەوەیی و نیشتیمانیەکاندا چۆن دەڵێنی پێشەنگ بووین و خوازیار بووین و کۆمەڵی دادگەری زۆر بەبایەخەوە لە پرسە نەتەوەی و نیشتیمانیەکانی ڕوانیەوە دەڕوانێت. بێگومان ئەم پرۆسەی چارەسەرا هیوادارین کە وەکو باسم کرد سەر بگرێ و بتوانرێت کە ئاسایش و ئارامی لە ناوچەکەدا بێتە ئاراوە و بەرو بەرهەمی زیاتری بۆ گەلەکەمان بەدواوە بێ. بێگومان ئەمەش پێویست دەکات لەسەر هەردوو لایەن، هەردوو تەڕاف، چۆکو دەوڵەتی تورکیا چۆکو پەکەکە ئەوەی کە دەکەوێتە سەریان بە نیەتپاچیەوە بە جددیەوە هەنگاوی بۆ بنێن و جێبەجێ بکەن. بێگومان حیزبی سیاسی یاخۆت شەک و هێز ئەمانە هەمویان وەسیلەن ئامانجنین، ئامانجەکان لە وەسیلە بەرزترن. هەر ئەمەش جەنابی مامۆستا عەلی باپیر لە پایامەکەی خۆیدا باسی کردووە کە مەسەلەی چەک ئامراز و وەسیلەیە بۆ وەدەستێنانی ئامانجێک. ئەمە گرنگ نییە، قۆناغبەندیە. گرنگە ئێمە بتوانین کە هەنگاوی جددی بنێین و بە نیەتپاچیەوە هەموو لە ئەم تەڕەفانە هەردوو تەڕەف بە نیەتپاچیەوە بە جددیەوە لەم پرۆسەیە بستنە پێش و هەنگاوی باشتری بەدوادابێنن کە ببێتە مای دڵخۆشبوونی هەموو لایەکمان.